تیادایە. ئەمڕۆ تەنیا ناساندن و دەستپێکی گەشتێکی درێژخایەنە. کارگە هەموو ڕێگەیەکی میتۆدۆلۆژی ڕەخنەی ئەدەبی لە کۆڵینەوەی زانستی دەخاتە خزمەت خەیاڵی مرۆییەوە تا داهێنان گەشەکە. لێرەوە ڕوو دەکەمە ئێوەی ئەدیب و شاعیر و نووسەرە بە ئەزمونەکان، دامەزراوە پەیوەندیدارەکان، ناوەندەکانی کولتور و فەرهەنگ ئەم پرۆژەیە بەبێ ئامادەی و هاوکاری ئێوە بینایەکی ناتەواوە. ئەم کارگەیە هیچ تاکە کەسێک نییە، بەڵکو ماڵی هەموو ئەو خەڵەمانەیە کە خەمی زمانی کوردی و شکۆی ئەدەبیاتیان لەکۆڵ گرتووە. بۆیە ئێمە لە ناو دابلۆ گەورەکەیە هەر خاڵێکدا بدێت بە خاڵێکی بەهادار بینین بە دنکە مروایەکی ناو سەدەفێک بینین بە یەکێ لەو هەودایانەی بینین کە ئەوری شوێک بە دەردەسەرێکی زۆر ئەیچ نییە، بەڵام دوایی پارچەیەکی ئاوریشتی دروستەکرێت لەگەڵەوەی نەرمە، لەگەڵەوەی تیژە، لەگەڵەوەی بەهێزە، بەڵام نە ئەدەڕێ، نە ئەپسێ، نە ئەپشڕێ و هەر شتێکی ورد و جوان دەبێت دەتوانیت پێی بچنی پێی بکەیت، پێی دروست بکەیت و بۆ زەمانێکی زۆر و هەدایە توانم بڵێم بمێنێتەوە. بۆیە ئێستا دەست پێ شەریکە ئەمڕۆ لەگەڵ کارگەی کولتور بۆی کۆبوونەتەوە بە هەرچی خۆمە بێدیسان و سوپاسی سەرۆک مەردامانی بۆردی بەڕێوەبردنی کارگەی کولتور بکەم کە لەوانەیە زۆر ڕشتە زۆر بوار هەبوو بێ کە لە سەرەتای دروستکردنی کارگەی کولتورە نەبوو بێ، بەڵام وردە وردە خەریکە ئەبێ بە دانوپۆی نەخشی ئەو فەرشە ڕەسەنەی ئەو کووبارە ڕەسەنەی ئەو ڕاخەرە ڕەسەنەی کە بەڵە ڕەسەنەی هەموو هونەرە جوانەکان لێرە لەخوایە کۆکاتەوە. بەهارێکی پەدا بەهارێکی پەدا خۆپێنێ ئەیبێن و شرینەکەین فەرەگەشتینە سەحراشکینە کێولێوی جۆشینە وتم وتن ئەو کەسانەی عاشقی وتن وتی شکۆکی زیندەڕۆ هەر ژەندە پۆشینە سەفای شارفی جوانی ڕۆیی و دوودی دەردی پیری هات خوماری ماوەش ئەم شەو لەباتی ڕزمی پۆشینە. بۆچی هێشتت خۆشم بووی کاتزانی ڕۆژێ دێ جەنگێڵی دەڕۆی پەناوەکان شێعر ببەم پەناوەکان شێعر ببەم هەموو ئەندێشەی دووری تۆ بگرێتە خۆی لە کام خەونە گرێ کوێرەیەم حەزە بێ سەر و شوێنە بکەمەوە کام جێگاڕێ کۆچی تۆیە تا چون کاروانێ بکەوم یا خۆدەم بێنێ بە تۆ یا تەنیا ناگەڕێمەوە. هەموو شتێکم بیر چۆتەوە، ئاودانی وڵەکانم و تەکاندنی ڕاخەرەکانم شنبوونم تەنیا یەک جاریش خۆم ناکەمەوە، هیچ لە مندا نایەت و بڕوا هەموو لە دەست مندا سەلامەتم من کێ بێ زەحمەت کێ دەڵێ من مرۆڤم من ژنم. سۆ سپاس.